سڵاو لێبێ مامۆستا ئێوە سپاس دەکەم خۆش بیا خۆی سپاس دەکەم باس ئەو چۆنە هاتی بۆ فامیلی وەڵ ئەڵێ ڕێکەوت نەکردووە لەگەڵ دەرهێنەری بەرنامەکەی ئێمە دەگە برادران دابوون بە تەمیا جێشکە بووین بەڵێ بەسەوە کە هەسار بوو ماشەڵڵا هیچ جێشەوە نەبوو فاگنۆلزێک خۆشە و هەلبەت ما بووی شتێکی بکڕین ئەوەشمان بووینە قسمەتی بەرنامەکەی زۆر زۆر خۆشحاڵ بوو سپاس دەکەم جێگەی شانازیت بۆ ئێمە زۆر خۆشحاڵ بووم کە بینیمی بەخێر بێ سەر چاوان سپاس دەکەم ئێوە جێگای شانازینە بۆ ئێمە زۆر سپاس دەکەم مامۆستا لە کاتی دەوربینینە چ شتێکی خۆش ڕووی داوە کە بیرت ناچێتەوە قەت وەڵڵا زۆر وەڵا زۆرە شتی زۆر خۆش ڕووی داوە ماشەڵڵا ستافەی زۆر جوانین وەکو خێزانێک پێکەوە تەمسیل دەکەین هاوکاری ئێگرینە بۆ ئەوەی بەرنامەکە بەرەو پێش بڕواتن بەس ئەگە لە بۆ مەسئلەی مثلەن ڕووداویتن هەمووی ڕووداوەکان خۆشە هەمووی خۆشە ئەبێ شتێکی خۆشمان بۆ باس بکەیت وەکو باشە پرسیارێکی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی مامۆستا حەسە پرسیارە بەس زەحمەت نەبی باشە هاوکاریش دەکەم باش بەو هیوای بتوانین ببیتە خاوەن خەڵات و دەبێت شتێکی خۆشم پێشکەشکی دوایی شتێکی خۆشمان بۆ باسکەی ئەوە لە سەت و دەبینێتەوە باشە بە پێ خەڵاتەکە ئەگە خەڵاتەکە باش بێ شتێکی خۆشمان پێشکەشەکەی بەسەر چاو قوربانم چاوە خۆش بە مامۆستاگیان پرسیارەکەمان ئەوەیە بورجی خەلیفە بەرزی چەندە اختیار تێمێ 828 838 848 پرسیار دەچێتیتەوە وەڵی پرسیاری مایکە سوورەکە ئەو هەیە ئەو شتە ئاساییە هەیە ینی ئەو لە بەرنامە شەریتیتم زۆر باز دەکاتن بەس تاکیدنی مەکامێنە 838 نا بیگۆڕا پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات 838 نییە اختیارەکانمان 828 دەت وەڵامەکەی بۆ خەڵاتەکەش لە خۆت نانا ئێمە پێمان خۆشە خەڵاتەکە بۆ بەڕێزت بێ ئەوە خۆشان زێڕی 828 828 تاوا نای گۆڕی نا دڵنیای ناوە دنیاییمە بەسەوە هەر لەخۆ لە بۆ بەڵام نای گۆڕی هەر ئەوەیە هەر وەڵام خەڵاتەکە قسمەت بی بەخۆی دێت طبعا ئەڵێ شتێک قسمەتی تۆ بێ هیچ کەسێک ناتوانێت بەلاشیا بڕوە وایە الحەمدولillah تاوا دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاست بوو فەرموو بەڵێ ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێزت دەچیتە تێکساس چیکن لێ بە فرینان دەخۆی حەزت لە بە خواردن هەیە مامۆستا هەروەڵەدان لە هێوارشمان نەخوارد ئەوە بووە خێر و بەرەکەت ئەڵێ هەموو شتێ خێریتی ئەمە ئەوەیە یەکمان بینی زۆر خۆشحاڵ بووم کە لە نزیکە قسەم لەگەڵ کردیوە تۆش بوویتە خاوەن خەڵات و دەچینان دەخۆیت و سپاس دەکەم سپاس کەناڵ دیمەن دەکەم سپاس ئەو ستافی ئەو بەرنامەی دەکەم دەستان خۆشبی بەرنامەکەتان زۆر خۆشە و بینەری خۆشی هەیە و جێگای شانازینە زۆر سپاس دەکەم ئێوەشوان ئێمە هەمومان وەکو تیمێک کار دەکەین لە کەناڵی دیمەن ئامانجیشمان تەنها دڵخۆشکردنی خەڵکە و هەروەها بەرەو پێشبردننی کەناڵە جوانەکەمانە چکە بەڕاستی تاکە کەناڵەکە کار لەسەر خێزان دەکات و پێمان خۆشە دایم خەندە بخێنە سەر لێوی بینەرانمان بەو هیوایی کە جێگەی ڕەزامەندی بینەرەکانمان بێت دەستەکان خۆشبی هەمومان وەکو تو بیر دەکەینەوە زۆر سپاس بۆ بەڕێزیشت زۆر سپاس دەکەم شتێک خۆشە بۆ باز نەکردم مامۆستا خەریکی ئەڕۆی لەم باس کردی بەسی منام نەخواردیە بەخوای لەم نەیە شتێکی خۆش لە کاتی دەوربینینە چ شتێکی خۆش ڕوویاوە زیاتر مەعجیبی کام ئەکتەرەی هەمویان طبعا هەمویان زۆر سەرکەوتوون هەمویان مەثەل مخرجەکەمان باشە مصەورەکەمان باشە یعنی لە بچوو کەتا گەورەیە هەر هەمویان فەنان ئەکید وایە ئەگەر فەنان نەبن نانە کەناڵی دیمەن کەناڵی دیمەن یعنی کەسە زۆر باشەکانی لێیە پێکەوە بەرنامەکمان پێشکەشی ئەو بینەری دەکەین زۆر بە جوان دەڕواتن الحەمدولillah بینەری خۆشی دروست کردیە ئەچ بینەرمانی چۆن قابلە کەس هەیە بتوانێت سەیری نەکە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم ڕێزم هەیە بۆت بڕۆن نانەکەتان خۆ بازیاتر لە وەختتان نەگرین زۆر خۆشحاڵ بووین کاتێکی خۆش و خوار لەگەڵ زۆر سپاس دەکەم کاتێکی خۆش سپاس